دوو ساڵ بەسەر کۆچی دوایی نەوشیروان مستەفا ئەمین ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان تێپەڕ دەبێت. نەوشیروان مستەفا بەیانی 19 یاری 2017 بە نەخۆشی کۆچی دوایی کرد. ساڵیادی کۆچی دوایی نەوشیروان مستەفا لەسەر گڵکۆکەی لە مەکۆی سەرەکی بزوتنەوەی گۆڕان لە گردی زەرگەتەی شاری سێمانی بەڕێوە دەچێت. بۆ زانیاری لەسەر چالاکیەکانی مەراسیمی ساڵیادەکە ڕاستەوخۆ ڕاستی حەمامین پەیامنێری پەیامان لەگەڵدا دەبێت. چالاکیەکانی مەراسیمی ساڵیادی کۆچی دوایی نەوشیروان مستەفا ئەمێ بزانم ڕاستی چین و کێش تێیدا بەشدار دەبێت. بەڵێ کاک سەدار سڵاو لێوە، سڵاو لە بینەران و بیستەرانی کەناڵی ئاسمانی پەیام تاعەت و ڕۆژ و عیبادەتی هەموو لای قبوڵ بێت. دیارە 2 ساڵی ڕێک و تەواو بەسەر کۆچی دوایی دامەزرێنەری زوتنەوەی گۆڕانە تێپەڕێت. لە بەیانێکی زووی 19 ئایارە هاوڵاتیان کە لە خەو هەستان بە هەنووکەیەک و بە پلەیەک خەبەریان بوویەوە کە نووسرابوو نەوشیروان مستەفا کۆچی دوایی کرد. هەر ئەو کات دکتۆر شۆڕش حاجی و تەبێژی بزوتنەوەی گۆڕان لە پەیامێکی ڤیدۆی کووردا کۆچی دوای نەوشیروان مستەفای ڕاگەیان و ئەو هۆکارەکەی بۆ ململانەی لەگەڵ نەخۆشی گەڕاندەوە کە دیار بوو لە ساڵانی کۆتایی تەمەنیدا کاک نەوشیروان چەند جارێک سەردانی دەروی وڵاتی کردبوو بۆ وەرگرتنی چارەسەر، هەرچەندە زۆر زانیاری لەسەر هۆکاری مردنەکەی و ژۆری نەخۆشیەکەی ئاشکرا نەکرا، بەڵام دوای ئەوە بڵاوکرایەوە کە ناوبرا و کۆچکردوش نەوشیروان مستەفا بە نەخۆشی شێرپەنجەوە ناڵانجێتی و نەخۆشی شێرپەنجەکە شێرپەنجی سی بووە. من ئێستا کات دکتۆر شۆڕش حاجی ئەندامی خانی ڕاپەڕاندنی بزوتنەوەی گۆڕان میوانمە. دکتۆر سڵاو لێ بە سوپاس دەکەم بۆم دەرفەتە. ئەگەر پێمان بڵێ دوای 2 ساڵ لە کۆچی دوای نەوشیروان مستەفا بزوتنەوەی گۆڕان ئێستاکە لە چ بەروردۆخێکدایە؟ بزوتنەوەی گۆڕان لەگەڵ کاک نەوشیروان بزوتنەوەی گۆڕانی لەگەڵ هاوڕەکانی داناوە وەکو خۆتان گوێتان لێیەتی لە پەیامەکانی کاک نەوشیروان ئەو تەکیدی لەوە کردوتەوە کە بزوتنەوەی گۆڕان بە نەمانی کاک نەوشیروان بە مردنی هەر کەسێکی تر لە بزوتنەوەی گۆڕان تازە شارڕەی خۆی گرتووە و ئەم بزوتنەوەی خامۆش نابێت. ڕەنگە بەرزی و نزمی لە هێز و توانای بزوتنەوەی گۆڕان ڕوو بدا یا ڕوویدا بێت، بەڵام بە دڵنیاییەوە مادام ئەو خەڵکە زۆرەی کوردستان کە خۆتان ئاپۆڕای ئەو خەڵکە دەبینن لە هەموو شار و شارۆچکەکانی کوردستان لە هەموو چین و توێژە کۆمەڵایەتەکانی کۆمەلگای کوردەواری سەر بە هەموو هێز و لایەنە سیاسیەکان دێن بۆ سەر ئارامگەی کاک نەوشیروان. ئەمە نیشانەیەوەیە کە ڕێبازی نەوشیروان، فکری نەوشیروان، کار و ڕەفتاری نەوشیروان و ئەم لێکۆڵینەوە و دۆزینەوەی چارەسەرانە بۆ نەخۆشیە کوشندەکانی دەردی کوردەواری لە حکومڕانی و لە دەسەڵات و لە خزمەتکردنی خەڵک بە دڵی خەڵکە و بۆیە ئێمە درێژە پێدەری ئەو ڕێبازەی ئەوین و دڵنیاین مادام ئەم ڕێبازە ئێمە بەرنەدەین و درێژە پێدەری بەرنامە و پەیامەکانی بزوتنە کاک نەوشیروان بین. من پێم وایە زیاتر لە جاران دەبینە جێگەی متمانی خەڵکی کوردستان. دکتۆر شۆڕش لە ماوەی کۆتایە بەتابەت لە بابەتی هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتیە تێگەشتی جیاواز لە نێوان هەڵسوڕەوانی بزوتنەوەی گۆڕان و کەسانی کە لە کاک نەوشیروانەوە نزیک بوون هاتووە ئارایەوە هەم دیار بوو لە نووسینی شاڕەنگی دایە و کەوتە بەردیتی هاوڵاتیان کە هەرێکەیان بە چەند بەیتێک و چەند نووسینێکی کاک نەوشیروان تێڕوانی کاک نەوشیروانیان ئەخستە ڕوو کە تێگەشتێکی جیاواز بوو. هەستەکەی جۆرێک لە ژۆرەکان تێگەشتنی جیاوازە توودارەوە لەنێو بزوتنەوەی گۆڕانە. ئێوە بۆ کۆکردنەوەی ئەم تێگەشتانە چیەکەن؟ نەخێر ئێم تێگەیشتنی جیاواز نییە، بەڵکو دەربڕینی جیاوازە بۆ لەلایەن برادەرەکانمان. ئێمە وەک بزوتنەوەی گۆڕان ئەمڕۆ لە بەیان نامەکەش گوتومانە کە ئێمە دانوستانمان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان کرد دوای ئەوەی ئەوان دەست پێشکەریان کرد لەوەی کە هاتن داوایان لە ئێمە کرد بچین ناو حکوومەتەوە. لە کوردی زۆر جوان وشەیەکی زۆر جوانیان بۆ مفاوەزات داهێناوە کە ئەویش ناوی دانوستانە. تۆ دەبێت شتێک بدەی بە بەرامبەرەکەت و شتێکی لێبسەنی. لە ئەو ڕێکەوتنی ئێمە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان کردومانە پارتی دیموکراتی کوردستان ئیقراری کردووە کە بەشێک لەو پاکێجانەی چاکسازی کە هەفتەی شوباتی لەسەر ڕوودا ئێستا پارتی دیموکراتی کوردستان ئامادەیە بیکاتە بەرنامەی کاری حکوومەتی ئایندە کە ئەم پاکێجانە لە خزمەتی هاوڵاتیانی کوردستانە بۆ بەرەو پێشبردننی پرۆسەی سیاسیە بۆ چەسپاندنی سەقامگیری و ئاشتەوایی کۆمەڵایەتیە. لە بەرامبەر ئەوەدا هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم لە پەرلەمانی کوردستان ئێمەش پەسەندمان کرد چونکە لە مفاوەزاتە دانوستانە. ئێمە ومێدمان وایە کە ئەو ڕێکەوتنی ئێمە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان کردومانە وەکو خۆی جێبەجێ بکرێت، چونکە ئەگەر ئەم ڕێکەوتنی ئێمە لەگەڵ پارتی کردومانەوە پارتیش لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان کردوێتی و هەر سێلامان بەیەکەوە ئەگەر کەسی تریش نێتە ناو حکوومەتەوە هەوڵی جێبەجێکردنی ئەو بەرنامەیە بدەین ئەو بیکەین بە بەرنامەی کاری حکوومەتی ئایندە بتوانین متمانەی خەڵک بەدەستەڵات بجێڕینەوە، ژیان و گوزرانی خەڵک باش بکەین، ئایندەیەکی ئاسوودە بۆ نەوەکانی داهاتوومان دابین بکەین. ئەوە ئەرچی ئێمەیە و ئەمە ویستی خوا خۆش و کاک نەوشیروانە. دکتۆر شۆڕش لە دوای مەراسیمی ناشتنی کاک نەوشیروانەوە هیچ مەراسیمێکتان بۆ نەکردووە چ لە شلەکەی چ لە ساڵانی
کۆچکردنیدا هەر ئەوەیە هاوڵاتیان خۆڕسکانە دێنە سەر مەزارەکەی ئێوە پلانتان نییە هیچ مەڕاستمی بکەن کە هێزولایەن سیاسەکانی وەتاری خۆیان بخوێنەوە یاخود توێژینەوە بکەن لەسەر کاروبەرەکەیەکان نوێژیروان لیژنەیەکەیە ئەو لیژنەیە بە دوواداچوون دەکات بۆ هەموو توێژینەوە و لێکۆڵینەوە و نووسینەکانی کاک نەوشیروان وە کتێب و لێکۆڵینەوەکانی ڕۆژ لە دوای ڕۆژ و مانگ لە دوای مانگ بڵاو دەکەنەوە بەڵام ئەوەی ئەو ڕۆژ ئێمە هیچ شتێکمان نەکردووە ئەمە ویستی خۆڕستی هاوڵاتیانە وەکوتم لە هەموو شار و شارستکانەوە هاتوون ئەوەی کە ئێمە کردومانە تەنیا ڕێخستنی ئەم مەراسیمەیە چونکە ئێمە پێمان وایە نەوشیروان مستەفا مڵکی بزوتنەوەی گۆڕان نییە بە تەنیا مڵکی هەموو خەڵکی کوردستانە چونکە هەموو ژیانی نزیکەی نیو سەدە وەکو سەرکردە کاری کردووە خەڵک دێ ئەو پیاوە بەی خۆی زانێت چونکە بیرکردنەوە و ڕفتارەکانی لە خزمەتی خەڵکی کوردستان زۆر سپاس بۆ دکتۆر شۆڕش حاجیان نامیخانی ڕاپەڕاندن کاک سەلارونەمەوێ ئاماژەوە بکەم بۆش بیرە وڵاتیان بخەمەوە کە پاشەوەی لە بەیانی 19 ئایار نەوشیروان مستەفا کۆچی دوایی کرد تەرمەکەی بەرەو نەخۆشخانەی پزیشکی فاروق بەڕێ کرا و ئەوە بوو بەهۆی ئەوەی کە هاوڵاتێکی زۆر بەتەما بوون لە پرسەکەیە بەشداری بکەن مەراسیمی ناشتنگی خرایە ڕۆژی دواتر و ئەکرێ بڵێم سبێنێکە کاتە 20 ئایار 2 ساڵ تێپەڕ بێ بەسەر ناشتنی نەوشیروان مستەفایە وەروها 2 ساڵ تێپەڕ بێ بەسەر وتارە مێژوویەکەی مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان کە لێرە پێشەشی هاوڵاتیانی کرد و هاوڵاتیانیش وەکو پاداشتێک بۆ هەڵوێستە سیاسەکانی نازناوی پیاوی مردیان بە مامۆستا عەلی باپیر و کەمیری کۆمەڵی ئیسلامی بەخشی و بە کۆمەڵی ئیسلامی بەخشی لە پایە هەڵوێستە سیاسانی کەی بووە